باز لە بەڕێوەچوونی زنجیرە کۆنسرتێکەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان زنجیرە کۆنسرتێک بەڕێواچێ چەند چالاکیێکیش بەڕێواچێ بۆ خزمەتکردنی ئەو کەسانی کە کەم دەرامەتن ئەو کەسانی کە ژارن لەگەڵ ئەو کەسانی کە توشببووی نەخۆشی شێرپەنجەن داهاتی ئەم کۆنسرتانە پێشکەشی ئەو کەساناکرێ بابزین بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم چالاکیانەوە ئەم کۆنسرتانە خۆی لە چیە بینێتەوە لە چیەوە سەرچاوی گرتووە کی هەڵەستێ بە بەڕێوەچوونی ئەم چالاکیانە و ئەم کۆنسرتانە دوجار چۆن ئەتوانن بۆ نمونە داهاتی ئەم کۆنسرتانە و ئەم چالاکیانە بەخشنە ئەو کەسانی کە پێویستیان پێێتی ئەم بابەتە چاوچوەکەین لەگەڵ زۆر بەڕێز سامان مامەڕەشکە بەڕێزیان بەرپرسی لقی تۆڕی میدیای مەشخەڵی پیوکەین ئێستا لە ستۆدیۆ لەلامان ئامادەیە کاک سامان سڵاو لێ بە زۆر بەخێر بێت تۆ باش بێت ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان زانیاریمان بێتێ لەسەر ئەو زنجیرە کۆنسرت و چالاکی کە بەنیازن بەڕێوەی بەرن پێم بڵێ ئەم کۆنسرت و چالاکیانە بیرۆکەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە کی هەڵەستێ بە بەڕێوەچوونی ئەم چالاکی و کۆنسرتانی کە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆن کوزات و بۆ جەنابتان من جگە لەوەی بەرپرسی مەشخەڵ پیوکەیم سەرۆکی ڕێکخراوی ژیانیشم ڕێکخراوی ژیان ڕێکخراوێکی مرۆیی خێرخوازیە من هەستاوم بە بیرۆکەکە خۆمان بەکارمانێناوە بۆ ئەوەی یارمەتی فەقیری بێن یارمەتی خەڵکانێک بێن کە توشبووی شێرپەنجەیە و هەستاین بە ئیشەکانمان چۆنە زنجیرە کۆنسرتێکمان ڕێخستووە بۆ نمونە ئەمڕۆ کۆنسرتی ئارش عوسمانمان ڕێخستووە لە حوتی ئێوارە بڵین لە تەلاری هونەر ئەیکەین داهاتی ئەم کۆنسرتە بۆ ئەو کەسانەیە کە توشبووی شێرپەنجەیە بۆ ئەو کەسانەی کە هەژارن بۆ ئەو کەسانێک کە دەرامەتیان کزە هاوکاریان بین بتوانین کلێنێکیان بۆ پڕکەینەوە بەڕاستی شەر چالاکیەکان شەر کۆنسرت نیە یعنی چالاکی وەرزشمان هەیە ئەمانە هەموو داهاتەکانیان بۆ ئەم کەسانەیە جگە لەوەی هەلی کاریشمان ڕەخسانەوە بە هەمان کات کۆمەڵێک گەنج لە لای ئێمە دەوامەکە موچەمان بۆ دابین کردوون ئەم موچانە سەرچاوی لە ئەو داهاتەوە وەرئەگرن کە بەشێکی لەواچێ بڵێم لە شوێنێکەوە بۆ ماسەرفەکرێ بەڵام لە ئەو فرۆشتنی بلیت و کۆمەڵشتەوە داهاتیان بۆ دابینەکەین موچیان بۆ دابینەکەین لەلایەکی کەشەوە ئێمە کەمپینیمان هەبووە کەمپینی خێرخوازیمان هەبوو لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش هەتا تەنانەت پەرەی پێ ئەسێنین بۆ دەرەوەی وڵاتیش ئەمانە بۆی هیچ نەبێت لە کوردستانی ئێمەیە خەڵکانێکی زۆر کەم دەرامەت و خەڵکانێکی فەقیر و هەژار هەن بۆی ئیسپادەمان لێ بکەن و هەم خێرێکی گەورەشە بۆ زۆر باشە کە باسی زنجیرە کۆنسرتەکەی باسی ئەوکەی کە لە چەند شوێنێک ئەمە ئەنجامەدرێ و ئەم ئەنجامدانەش ئامانجەکەی ئەوەیە کە بڕەپارەیە کۆکرێتەوە بۆ ئەو نەخۆشانە بۆ خەستەخانەیە بۆ شوێنێک کە پێویستی بە ئەو بڕەمادەیە چۆن هەمانگەیتان دروست کردووە لەگەڵ ئەم کەسانەیە کە بتوانن لەگەڵ ئێوە هاوکار بن لە شوێنەکان کۆنسرتەکان بکەن و مادەکەشی بچێتەوە بۆ نەخۆشخانە بەڵێ مەبەستە ئەوەیە ئێمە ئەم نەخۆشانەت لە چۆ لە وەرەگرین لە لای خۆمان مەبەستم زنجیرە کۆنسرتەکەیە داهاتەکەی چۆن دەچێتەوە بۆ خەستەخانە و ئێوە هەماهەنگیتان چێ لەگەڵ ئەو کەسانەی کە هاوکارتانن بۆی کە ئەو بڕەپارەیە کۆبکەنەوە بەڵێ ئێمە کە ئەم کۆنسرتانە ئەەکەین هونەرمەندەکان بە تەواتی هاوکارمانن یعنی بۆ نمونە هونەرمەندی کاک ئارش زۆر هاوکارمان بۆ سوپاسیەکەن لێرەوە من دەستخۆشی لەکەم کە وتێتی من مادەم بۆ ئەم خێرایە ئەم خێرخوازیە من زۆر هاوکاری ئێوە بم بە هەمان شێوە هونەرمەندەکانی کەش هەتا تەنانەت ئێمە لەو ماوەی پێشوە بۆ لە کەرکووک لە تەلاری هونەری کەرکووک شانوەیەکمان بۆ عیرفانی وەستا محەممەد کرد باشە یعنی ئەوان هەمویان هاوکارمان بۆ سوپاسیانەکەین لە هەمان کاتە ئەم نەخۆشانش ڕێنە ڕێکخراوەکی ئێمە ناو تۆمار ئەکەن فۆرمیان بۆ پڕەکرێتەوە دوایی بە دوواداچوونی بۆکەم بزانین تا چەنە ئەم کەسە پێویستی بەو واتە ئێوە هەمانگیتان نییە لەگەڵ بۆ نمونە نەخۆشخانەی شاری سلێمانی ئەو کەسانی توشبوون لێوە بزان پێویستیان بە هاوکاری ئێوە هاوکاری بەڵێ ئێمە تەنسیقیش لەگەڵ خەستخانە هیوای ئەەکەین بزانین ئەو نەخۆشانە چیان کە زۆر وەزعیان خراپە
بزانانی پێویستیان بەم ئیشەیە پێویستیان بەوەی ئێمە پارەیان بۆ دابینکەن دەرزیان بۆ دابینکەن دەرەوەی وڵاتیان بۆ دابینکەن چاوەڕێی ئەوە ئێمە چاوەڕێی چتی زۆر زیاتر ئەەکەین لە خۆمان کە یارمەتی ئەم خەڵکانە بین زۆر باشە جگە لە توژوانی شێرپەنجا باست لەوە کردوتە داهاتی ئەم کۆنسرت و چالاکیانە پێشکەش بە کەسانی هەژار و کەم دەرامەتەکرێ چۆن ئێوە بۆ نمونە کەسە هەژار و کەم دەرامەتەکانتان دەستنیشان کردووە کە دوجار ئەو بڕە هاوکاریان پێشکەش بکەن لەسەر چ بنەمایەک ئێوە ئەو هاوکاریە گەێنە دەستی ئەوان یاخود ئەگەر ئێستا کەسێک بینەری ئەم شاشەیە بێ و پێویستی بە هاوکاری بێت چۆن پەیوەندی بە ئێوە بکەن بەڵێ ئێمە ڕاستەکەی ڕێکخراومان هەیە ڕێکخراوەکەمان لە عیادەی ئارامبارامە لە گۆزەکانە بەڵام لۆگۆمان هەڵنەواسیەوە بە بۆنەی ئەوە لۆگۆمان هەڵنەواسیەوە لەبەر زەجەمان زۆر دێتە سەر زۆر خەڵک پەیوەندیمان پێوەنەکە لە ئاچێ خەڵک زۆر پێویستیشی پێ نەبێت و داواش بکە بەڵام ئێمە لەو ڕێوە چیمان کردووە کەسێکێتە لامان نەخۆشە وەز ئەی خراپە فۆرمی بۆ پڕەکەینەوە لە دوا فۆرم پڕکردنەوە بە دوواداچوونی بۆ ئەەکەین بە دوواداچوونی بۆکەین ئایا لە ڕێگەی مختاری گەڕەکەەوە بێت لە ڕێگەی شوێنە گشتیەکانەوە بێ بزین ئەم کەسە ئایا تا چەند پێویستی بەم بڕەپارەیە هەیە چی پێویستی بە ئێمە چەندێک هەیە یعنی ئێمە بە لەسەر شێوازی خۆی هاوکاریەکە باشەمە یەکەم چالاکیتانە بەم شێوازیان پێشتریش چالاکی چالاکیمان هەبوو بە زۆکو ئێستا زۆر هینمان نەکردووە لەسەری بەڵام لەمە دووە زۆر چارەکەکان زیاتر بەهێز دەکەین بۆی خەڵکیش هاوکارمان بێ لەگەڵمانە سپاسیانەکەی ئەو چالاکیانە پێویستی بە تیمێکی باشە ئێوە تیمێکتان ئامادە کردووە کە لەو چالاکیانەیە بێت و هەم لەوەی کە لە سەرەتای بلیت فرۆشتنەکەەوە هەتاوەکو ناو هۆڵەکە و تاوەکو پێشوازیکردن لە خەڵکو بۆی کە بە شێوازێکی باش داهاتەکە کۆکەنەوە پێشکەشیۆ نەخۆشانەکە ئێمە تیمێکی زۆر باشمان هەیە تیمەکەمان پێک هاتووە هەر لە ستافەکەی خۆمەوە سیانزە کچن ئەم کچانە خوێندکاری جامیعەن و مەحەدەکان و هەم هەری کاریشم بۆ ڕەخسانون کە مەعاشیان بۆ دابینکەین و هەم خەڵکانێکی خۆبەخشیش هەیە هاوکاریان کردوین جگەلەوەیەوە تا چەند ڕێگەتان کردوێتەوە بۆ کەسانی کە خۆبەخشن بۆ نمونە دەرفەتیان بخەنە بەردەم ئەگەر ئێوە ماوەیەک لەگەڵ ئێمە بن هاوشانی ئەم کەسانی کە لای ئێمە موچیانەیە ئێوەش بن بە موچەدار و ئەتوان خاوەنی موچەی خۆتان من حەزەکەم شتێک بڵێم بەڕاستی ئەوانەی کە پێشتر خۆبەخشمان هەبوو ئێستا دامەزراون لە لای ئێمە بە بڕی موچێکی باشیش باشە خۆبەخشیش ئەگەر بێت بۆ لامان و داوا بکە بە خۆبەخشی ئیشمان لەگەڵا بکە ئەوە ئێمە سپاسی ئەەکەین و هەم پێم وایە داهاتوی ڕوونە بێ یعنی وعد نین بڵێن موچیان بۆ داین بەس داهاتوی تاکیدم ڕوونە بێ پشت بەخوا ئەم ئیشانەمان کردووە بەس لەبەر ئەوەی دوو ئامانجی سەرەکیمان هەیە یەکەم هاوکاریکردنی خەڵک دووەم هەلی کارەکە بۆ ئەو گەنجانە بەڕەخسێنی کەواتە پێمان بڵێ کاک سامان ئێوە ناوتان ناوە زنجیرە کۆنسرتێک و چەند چالاکیەک ئەمە کەواتە بەتەنها لە ناو شاری سلێمانیا نابێت لەکوێتر بەنیازن کۆنسرت و چالاکیەکان بە ئەنجام بدێنن بەڵێ ئێمە بەنیازین لە هەولێر بیکەین لە بڕانیە لە قەڵاتزێ لە کەلار لە کفری لە ئیتر هەموو شارەکانی کوردستان بەعام یعنی ئەوانەی کە لە هەڵەبجە لە سەی سادق ئەم شوێنانە هەمی بەسەرەکەینەوە ئەچین ئەم ئیشاناکەین تر کۆنسرت بێ ئایا چالاکی وەرزشی بێ یان ئایا شانۆیی بێ ئەمانە هەمی بەکارێنی باشە بینە سەر ئەوەی کە بۆ نمونە ئەم ڕۆحی هاوکاریە بۆ نمونە بە ئەنجامدانی ئەم زنجیرە کۆنسرتە لەوانەیە کۆنسرت نەبێ بۆ نمونە شانۆ بێکە بەڕێزی باسە کرد بۆ نمونە هەوڵ بن لە پێشانگایەکە بتوانن ئەمانە سوودی لێ ببینن واز لە کارە هونەریەکان بێنین کۆمەڵە چالاکی تر هەیە لەوانەیە لەسەر شەقامیش ئەنجام درێ ڕەپارێک کۆکرێتەوە ئێوە هەوڵتان دەیاوەکەم بیرۆکانە بەردەوام تاوتوێکەن مادامەوەی کە چەند ئەندامی چاوە باشە لە بەردەمایە ئەتوانن کاری باشتر بکەن بەڵێ ڕاستەکە ئەوە کۆمەڵێک ڕێکخرا ئەم شتانە ئەکەن خێمە دانێن و سنووقی خێرخوازی دارێن و ئەمانە بەڵام ئێمە زیاتر ئیشمان لەسەر ئەو بەو شێوازە نەکردووە پێشمان زۆر باش نییە ئەوە شێوازە یان بینە سەرجادە و خێمەیەک دانێنین دوو سنووق دانێن و ئاوە خەڵک هاوکاریەوە بکە ئەوە لاچێ ڕێکخراوەکانی کە ئەوە بەکاربێن بەڵام ئێمە زیاتر احتیمام بینە سەر هونەریەکە هەم گەنجەکانی شار کاتێکی خۆش بەسەر بەرن هەم پارەکەش کە ئەیەن
دڵی مرتاح بێ کە ئەمە بۆچی بەڵام سەرپەکە مەرز نییە هوەر هەر لە ناو هۆڵا بێ جان مەرز نییە هوەر هەر لە ناو هۆڵا بێت مەرج نییە ڕاستە گرنگ نییە سنووقدا بنیت بەڵێ، بەڵێ. گەوەیە کە تۆ ئێستا لە هەموو جیهانە لەسەر شەقامەکان لە شوێنە گشتەکان بەڵێ ئێمە باشن جاوە. بەڕێزەکەم ئێمە شەر نییە ڕاستەکەی تۆ لەناو ئێمە لەنا ئەم هۆڵەیە بیکەن و داخراو بێ بۆی بە خەڵکیش بەرچاو ڕوون بێت و من ناڵم ئێمە ئەم شتانەش ناکەین یعنی بەس یعنی زۆر احتیمامان پێ نەیاوە بەس لەوە ئاچێ بە لە داهاتووە لەوە ئاچێ ئەمەش بکرێت بەڵام ئێمە بە شێوازێکی پرۆفیشناڵانە بیکەین نەک بە شێوازێکی وەکو ڕێکخراوەکانی کە دانیشت و کۆمەڵە چالاکیان هەبێ لاچ چالاکیش داهاتێکی وانە بوو تا ڕێکخراو هەبووە من پێویست ناکە نایبەرم ڕێکخراو هەبووە چالاکیکی وای لەناو سلێمانیا کردو و کێمان داناوە شتێکیان دانا و سنۆقی خێخوازی بەو شێوە داهاتەکەی بەو شێوەیە نەبوو هەتا بتوانێت هاوکاری خەڵکێ بکە زۆر باشە کاتە کاک سامان ئەوەی کە ڕێکخراوەکەی بەڕێستان جیاکاتەوە لە چاو ڕێکخراوەکانی ترا ئێوە چۆن ویستوتانە جیاوازتر بۆ نمونە هاوکاری توژوانی شێربەنجە بکەن هاوکاری ئەو کەسە کەم دەرامەت وەژارە بکەن کە پێویستیان بە هاوکارەکانی ئێوەیە چی ڕێکخراوەکی ئێوە جیاکاتەوە لە چاو ڕێکخراوەکانی ترا چۆنەتانەوێت جیاوازتر بن ڕێکخراوەکانی کە زیاتر ئەگەر زۆر ئەتیمامێن بە چی جاری وایە لە ڕەمەزانە ئەتیمامێن بە بڕە خواردنێک و کەمپینیان کردووە بۆ بڕە خواردنیان بۆ کیسێک گۆشت و ئەم شتانە ئەکەن ئەم ڕێکخراوەکانی کە من باسی ئەوانەکەم بەڵام ئێمە جیاوازترین لە ئەوەیە کە ئێمە پارێکی زۆریەتە بەردەستمان ئەتوانین هاوکاری ئەم نەخۆشە بین ئایا بە چوونە دەرەوەی وڵات بێ ئایا بە دابینکردنی پێشترکاری لەم شێوازتان کردووە بۆ نمونە لە ڕێگەی پێشترکاری لەم شێوازتان کردووە بۆ نمونە هاوکاری باشتان کۆ کردبێتەوە و دواتجار نەخۆشتان نردبێ بۆ دەروی وڵات بۆ چارەسەریان ماڵێکی هەژارتان لە کۆمەڵێک دەردەسەری و نەهامەتی هەیە ڕزگار کردبێ بەڵێ پێشتر چونکە ئێمە تازەین لەواچێ بڵێن چەندێکە دامەزراوە ڕێکخراوەکەتان وەڵی وەکو ڕێکخراوەکەمان تقریبان لاچە بڵم 3 مانگیش نەبێت یعنی زۆر تازەین بەڵام هەتا ئێستا ئەگەر بڵم مستەفید لەواچێ بڵم دووسێ عیلە بە باشی مستەفید بوون لێمە زۆر بە باش لەگەڵەوەی تەمەنی ڕێکخراوەکەتان هێشتا کەمە زۆر کەمە ئومێدی بەرداوامیتان بۆ خوازین دڵنیام لە ڕێگای ئەم کارانەی کە بەنیازن ئێوە ئەنجامی بن کۆمەڵێکی زۆر باش لە هاوڵاتی ئەتوانێت نقطەکەش باس بکەم ئێمە وەکو ئیجازەی ڕێکخراوەکەمان بڵێ ئیجازەی ئێرەمان هەیە هیچ کێشەمان نیە ئێستا هەوڵمان ناوە ئیجازەی عراق دەرکەین ئیجازەی عراق حالیان ئێستا لە بەرنامەمانایە ئەو ئیجازەیە کە عراق لەمە و دوای عنی لە دوای ئەوە پێم وایە لەواچە 2 مانگێکی پێ بچێ وڵاتە بڵین شارەکانی مەحافەزەکانی عراقی بەسەر هەرێمی کوردستانە نامنەوەتان نەخێر ئەچینە مەحافەزەکانی کەس بەغداد و دیالە و بەئیتر شوێنەکانی بەڵێ هەموو پارێزبوونەوەیتان بەناو عێراقا چه پشتگیریتانەکات لە ڕووی مادی و معنەویشەوە لە ڕووی مادی و معنەویەوە حکوومەتی هەرێم ئەبێ پشتگیری ماکە ئێستا نازانم ئەبێت ئەمانکایە نا بەڵام ئەوەی کە کردوتانە پێشتر چه کردوێتی هەر خۆمان کردومانە هەر لە ڕێگەی ئەو کۆکردنەوەی بڕەپارێک بەڵێ خۆمان کردومانە و هاوکاریشمان هەبووە بەرپرس هاوکارمان بووە یعنی بەرپرسێک هەیە لەم شارەیە بەڕاستی ئەمە زۆر گرنگە باس کرێ لەواچێ خەڵک ئاوا بە چاو سەیری کا بڵێ ئەم بەرپرسی بەڕون و ئاشکرا قسە بکەم یەشێتیشە بەرپرس هەبووە بانگی کردوم توێتی سامان ناوم مەهێنا ئەو بڕەپارەیە بڕۆ بۆ دابینی کەم بۆ نەخۆشێک بۆ کەسێکی کەم دەرامەت یعنی بڕوا بکە لەواچێ خەڵک بیبینێ هەڕقیشی لێ بێ بەڵام ئەم هاوکاریانەی زۆر بۆ ئێمە کردو دەستی هەموو ئەو کەسانە خۆش بێ کە هاوکاری ڕێکخراوەکەی بەڕێستان و هاوشێوەی ڕێکخراوەکانی بەڕێستانەکەن چونکە بەڕاستی ڕەنگە بە هاوکاریکردنی کەسێک تۆ بتانی ژیانی خێزانێک لە کۆمەڵێک نەهامەتی هەیە ڕزگاریکەی کاک سامان بە شێوازێکی گشتی ئەمڕۆ باست لەوە کردوتت کاتژمێر 7 ئێوارە کۆنسێرتێکەیە لە شاری سلێمانی بەڕێواچێ بەنیازن داهاتی ئەم کۆنسێرتە بە تایبەت پێشکەشی توژوانی شێرپەنجە بکەن تا یعنی توژوانی شێرپەنجە وەستا بێ نایەن بە هاوڵاتیەکانی تر یاخود چۆن ئەتانەوێ هاوسەنگیەک پارێزن لە داهاتی ئەم کۆنسێرتە چونکەوتت هیچ بلیتێکیش نەماوە بە بڕێکی زۆر باشیش فرۆشراوە بەڵێ ئێمە پێش هەموو شتێک ئەم کۆنسێرتەمان ئەنجاماوە
کە باسی بلیت فرۆشت نوشتەکانیەکەین ئاژمان کەسێکی زۆر بەناوبانگە لە سلێمانیا و کە هەموو بلیتەکانیشی ئەمە سێم کۆنسێرتێکی فرۆشراوە بەڵام ئێمە کۆمەڵێک خەڵکمان دابین کردووە بۆ لەلایەک خۆمان کە هەژارن کە وابزانام دوانیان تا سیانیان توشبوو شێرپەنجەیە دانێکیان مناڵیشە ئێمە تهدید یەکەین ئەو بڕەپارەیە بزانین چەندێکی ئەدەین بەو کەسە چەندێکی دەین بۆ ماڵە هەژارە چەندێکی دەین بە کەسێکی نەخۆش ئەمە تهدید دەکەین و وەزائیدەن بۆ ڕێکخراوەکەی خۆشمان بەکارهێنین بۆ مۆزەف و جایم مۆزەفی وەمان هەیە وەزعی زۆر لاچێ باش نەبێت لەم کاتەیە وانە هاوکاری ئەوانشی یەکەین هەتا چی بکەین هەتا کەلێنی ئەمانیش پڕکەینەوە هیچ داتایەک ئامارێکتان لایە کە چەند توشبووی شێرپەنجە پێویستی بە هاوکاری ئێوەیە چەند ماڵی هەژار و نەجار پێویستی بە هاوکاری ئێوە ئەگەر باسی داتا بکەم ئەوەی کە لای ئێوەیە ئەوەی کە لەلای ئێمە زۆر خەڵک وەرناگرین ئەگەر زۆر تاکید نەبین ئەم کەسە پێویستی بە ئێمە باش ئەوەی کە زۆر تاکید بوون تا ئێستا چەند هەتا ئێستا دە ماڵ هەیە دە ماڵ زیاتر ماوە زیاتریش زۆر هەیە لەوا چەند 10,000 ماڵ هەیە بەڵام کە ئەڵێن دەکەس ئێمە ئەم دەکەسە لە دڵمانە هەڵمان بژاردووە کە بە تاکید پێویستیان پێێتی کە بە تاکید چوونەتە خەسەخانە چوونە دیانی دەستیان کردو بە هینی خەڵکاوتێنە هاوکارمان بن بەڵام ئیتر لەواچێ خەڵک نەیتوانی بێ ئەمە بکە ئەوەی پێ باش بێ بچێت لە خەسخانەی هیوا داینێ ئیترەمەیان نازانم کەسە خێرخوازەکە بەخۆی ئەم میشازانێ بەڵام ئەوەی کە ئێمە لامان تۆمار بێت دەماڵ زۆر گرنگە کە هاوکاریان بێ باشە باسی هەماهانگی بکەین بۆ نمونە ئێوە تیمێکن لەوانەیە ئەم تیمەی ئێوە لەگەڵ کۆمەڵی ڕێکخراویگە هەماهنگ بن لەوانەیە بڕەپارێکی باشتر کۆ بکەنەوە بە هاوکاری یەکتر هەوڵتانەوە کەم کارە بکەن هەماهەنگی لەگەڵ کێ بۆ نمونە کۆمەڵی ڕێکخراوی کرد چەندین ڕێکخراوی خێرخوازیمان هەیە لەم شەڵەیە بۆ نمونەگە لەگەڵ ئەوانە بەیەکەوە هەوڵ بن کارێک ئەنجام بن لەوانەیە کارێکی باشتر بۆ ئێوە ڕێک بخرێ من حەزەکەم شتێک هەیە بێڵێم ڕێکخراوەکانی کە با من ئیشارت نەخەمە سەریان لەوە ئەچێت داهاتێک وەرگرن ئەم داهاتە پێویستیان بە ڕێکخراوەکەیان بێ بۆ ڕێکخراوەکان بەکاری بێنن یان هاوکاری کەسەکانیش بکەن بەس بەو شێوەیە نییە من زۆر تاکید نەبم ئەم ڕێکخراوە چۆن ئیش لەسەر ئەم بابەتە ئەکات نایە تێکەڵی ڕێکخراوی خۆمی ناکەم باشە دەستی خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کاری باشتر بکەن و هەوڵەکانتان بەردەوام بێت و بشتوانن زیاتر هاوکاری کۆ بکەنەوە و لە هەموو بوارەکانی تریشا دەستێکی باشتان دەست خۆش بێ دووبارە سپاس بۆ تۆ دڵنیام هاوڵاتیانیش ئەگەر بزانن کۆنسێرتێک چالاکیێکی هوەری دوجار لە خزمەتی توژوانی شێرپەنجە و خەڵکی هەژارە دڵنیام زیاتر سەردانی ئەو شوێناناتەن دووبارە سپاس بۆ تۆمان دوو نەبێت سپاس